دەریای غەزە پێگەیەکی تایبەتی لای خەڵکی ئێرە هەیە تاکە شوێنیانەکە بۆ بەسەربردنی کات و گەشتە خێزانەکانیان ڕووی تێدەکەن بەڵام دەریا پەناگەیەکی تایبەتە بۆ هەندێک کەسی تر تا ئارەزۆکانیانی تێدا بەرجەستە بکەن لەسەر کەنارەکە ئوسامە سەبیتەمان بینی کە هونەرمەندێکی 24 ساڵانە و ناسراوە بەوەی پەیکەر لە لم دروست دەکات. من ئوسامە سەبیتەم تەمەنم 24 ساڵە لە شوجاعیە لەدایک بووم و وێنە کێشانم لەسەر لم دەگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵیم وەک هەر مناڵێک دەچوومە کەناری دەریاکە و یاریم بە لم دەکرد وێنم دەکێشا 2 ساڵیشە ئەو بیرۆکە و بەهرەیەم پێشخستووە و گەشەم پێداوە بۆ تاقیکردنەوەی خۆم هەوڵم داوە وێنەی زۆر ئالۆز بکێشم دوای بڕینی هەر قۆناغێکی قورسترم دەبڕی. ئەو گەنجە لۆگۆی NRT بە هەڵکەندراوی لەسەر لم بە شێوەیەکی هونەری پێشکەشی ئێمە کرد. أنا بهدي الشعار للقناة NRT. من لۆگۆی کەناڵی NRT پێشکەش دەکەم چونکە کاری کرد بۆ دەرخستنی ئەو توانایی من هەمە و نیشانی جیهانیدا هیواخوازم سەرجەم کەناڵە ئاسمانیەکانی تر کار و لێهاتوویەکانی گەنجان نیشانی جیهان بدەن بە تایبەت لە کەرتی غەزە سوپاسی هەر کەناڵێکیش دەکەم کە کاری هونەری بڵاو دەکاتەوە. هەڵکۆڵین لەسەر لم کارێکی ئاسان نییە بەڵام ئوسامە چێژێکی ڕاستەقینە لەو هونەرە دەبینێت و خەون بەوە دەبینێت لە ڕێگەیەوە بگاتە سەرجەم جیهان. توانەکانم گزارشتن لە چەند وێنەیە کە گزارش لە واقعە دەکەن کە تیایدا دەژین گزارشتە لە ڕوونکردنەوەی کێشەی فەلەستین بارودۆخە دژوارەکان لە ڕێگەی ئەم هونەرەوە دەمەوێت ئەوە بسەلمێنم کە غەزە شوێنێکی بچووکی ئابڵوقەدراوە بەڵام توانای هونەری زۆر گەورەی لە ئامێز گرتووە کە ڕکابەری جیهان دەکەن. ئوسامە تەنها بە هەڵکۆڵینی لۆگۆکەوە نەوەستا بەڵکو ڕەنگی بەکارهێنا بۆ دەرهێنانەوەی تەواوی شێوەی لۆگۆی NRT. هونەر شێوەی جیاوازی هەیە بەڵام داهێنان ئەوەیە هونەرمەند بە دوای شێوازێکی داهێنەرانەدا بگەڕێت بۆ ئەنجامدانی هونەرەکەی وەک چۆن ئوسامە لە ڕێگەی وێنەکانیەوە لەسەر لم سەرنجی بینەر بەلای خۆیدا ڕادەکێشێت. نضال يوسف NRT غزة فلسطين.